ئەم خولە لە درێژەی ئەو هەوڵەی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوایەکانە کە ساڵی پار هەلیکارێکی ڕاگەیان بۆ دەرچوانی بەشە کشتتوکاڵەکان کاوانەی دەرچووی زانکۆ و پەیمانگای بەشە کشتتوکاڵەکانن هەلیکاریان بۆ ڕەخسەنن لەو پرۆژە کشتتوکاڵەکان. ئەمڕۆ لە بەڕێوەبەراتی ڤێتەرنەری خولێکی سەرپەرشتیکردن بۆ 200 پزیشک و 132 کارمەندی ڤێتەرنەری بەڕێوە چێگەر وێنەگرەکە هاوکارم بێ ئەم دیمەنە نایبینن دەرچوانی بەشە کشتتوکاڵەکانن خولەکە دەستی پێکردووە وا بڕارە دوای تەواوبوونی ئەم خولەکە لێرە ڕایەنان و سەرپەرشتیکردنیان پێکرێ بکرێنە سەر پرۆژە کشتتوکاڵەکان چ لە سنووری سلێمانی یاخود لە شار و شارشکانی دەوروبەری. دیارامانە پێشووتر وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوایەکان 5,000 هەلیکاری ڕاگەیاندبوو زیاتر لە 11,000 دەرچووی زانکۆ و پەیمانگاکانی بەشە کشتتوکاڵەکان فۆرمیان پڕۆ کردبوو. ئێستا خول و ڕایەنان بەسەرجەم ئەو دەرچواناکرێکە 11,000 دەرچووی بەشە کشتتوکاڵەکانن. دکتۆر ئاری بەڕێوەبەری ڤێتەرنەری سلێمانی میوانمە لە زاری خۆیەوە زانیاریەکان زیاترە گوازینەوە. کاک دکتۆر سڵاو دەبێ سپاس بۆم دەرفەتە ببوورم. ناوەڕۆکی خولەکە چییە؟ بۆ شێ مەبەستی چییە؟ ئەم خولە دوای دەرچواندنی یاسای ژمارە 20 ساڵی 2021 پەرلەمانی کوردستانە تایبەت بە سەرپەرشتیکردنی پرۆژە کشتتوکاڵیەکان لە هەرێمی کوردستان دوای ئەوەی کە لەلایەن وەزارەتی کشتتوکاڵ ئەم پرۆژەیەدا ڕێژراوە و ئاراستەی پەرلەمانی کوردستان کراوە. دواتر ڕێنمایی ژمارە 4 ساڵی 2022 پێدەرچووە. ئەمە بۆ مەبەستی ڕێخستنەوەی کاری پرۆژە کشتتوکاڵیەکان و هەروەها ڕەخساندنی هەلی کارە بۆ دەرچوانی پزیشکانی کۆلێجەکانی پزیشکانی ڤێتەرنەری و کۆلێجە کشتتوکاڵیەکان و هەروەها پەیمانگەکانی ڤێتەرنەری و کشتتوکاڵیەکان بۆ کاری سەرپەرشتیکردنی ئەو پرۆژانە و بە دوای ئەوەی کە سەرپەرشتی ئەکرێن بۆ ئەوی بتوانرێت بەرهەمێکی تەندروست ئاراستەی پێشکەش بە هاوڵاتیانی خۆشەویست بکرێن. خولەکە چەندێکە خاینی؟ ئێمە وەکو بەڕێبەرایەتی ڤێتەرنەری سلێمانی ژمارەی پزیشکانی بەشداربووانی کە فۆرمیان پڕکردوێتەوە نزیکەی 200 پزیشکی ڤێتەرنەری بەڕێزن و هەروەها نزیکەی 190 کارمەندی دەرچوانی پەیمانگاکان. خولەکان هەفتانەیە هەر خولێک 6 ڕۆژ ئەخایەنێت لە ڕۆژی شەممە تا ڕۆژی پێنجشەممە. وانەکان لەلایەن مامۆستایانی کۆلێجی پزیشکی ڤێتەرنەری دەوترێتەوە و لە دوا ڕۆژیش تاقیکردنەوە ئەنجامەدرێت بۆ ئەو بەشداربووانە. ئێمە هەوڵمان ناوە هەر خولێک 50 پزیشکی ڤێتەرنەری یاخود 50 کارمەندی ڤێتەرنەری بەشدار پێ بکەین و دواتر تاقیکردنەوەیان بۆ بکرێت و ئامادەکرێن بۆ کاری سەرپەرشتیکردن. لە چوارچێوەیە و هەوڵی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوایەکانە بۆ ڕەخساندنی هەلیکار بۆ 5,000. بەڵێ لە هەمووی هەمان لە چوارچێوەی ئەو هەوڵەیە لە چوارچێوەی ئەو یاسایەیە کە دەرچۆ لە پەرلەمانی کوردستان. بەدوای خولەکە سەرجەمەوانی کە بەشداری خولەکانیان کردووە چنە سەر پرۆژە کشتتوکاڵەکان یاخود پاکسازی تیاکرێ و بە ڕێزبەندی. دوای ئەوەی کە کاری تاقیکردنەوە ئەنجامەدەن و نمرەی خۆیان وەرەگرن میکانیزمێکدانراوە بۆ هەڵسەنگاندنی ئەو کەسانی کە بەشدار بوون و شیاندنیان خولی شیاندنیان بینیوە. دواتر بە میکانیزمێک ڕێگەخرێتەوە هەر کەسە و بە پێی ئەو بڕوانامەیە کە بەدەستێناوە ئەو توانایی کە هەیەی دابەشەکرێن بەسەر پرۆژە کشتتوکاڵی و پەلەوەریەکانی هەرێمی کوردستان. ئێوە زانیاریتانە بێ ئەمە ئەم دەرچوانی بەشە کشتتوکاڵانە دواتر ئەکرێن بە گرێبەست لەلایەن حکوومەتەوە یاخود لەلایەن خاوەن پرۆژەکانەوە موچیان بۆ نەخێر بە پێی یاساکە بڕگەیەک لە یاساکە ئاماژەی بەوەیەوە کە گرێبەستێک ئەنجامەدرێت لە نێوان خاوەنی پرۆژەوە کەسی سەرپەرشتیار میکانیزمێکدانراوە بۆ ئەنجامدانی ئەو گرێبەستە و کاری سەرپەرشتیکردن هەر یەکە و بە پێی حقوق و واجباتی خۆی ئەو واجباتی خۆی جێبەجێیەکە بەرامبەر پرۆژەکە و ئەمافی خۆی وەرەگرێت لە خاوەن پرۆژەکە. پرۆژانێکە لە سنووری سلێمانی هەن چەند دەرچووی بەشە کشتتوکاڵەکانە پێویستاویەوە زانیاریتانە بێ ینی ئەو 5,000 هەمووی وەرەگیری خۆی 5,000 ڕاگەنراوە بەڵام 11,000 فۆرم پڕکراوەتەوە هەر 11 وەرەگیرە لەسەر پرۆژە کشتتوکاڵەکانیان. بە پێی ژمارەی پرۆژەکانە خۆ دەزانی هەموو پرۆژە کشتتوکاڵیەکان ئەوانەی کە مۆڵەتی وەزارەتی کشتتوکاڵیان ئەبێت پێویستە سەرپەرشتیاریان هەبێت. ئیتر چەند پرۆژە هەبێت لە سنووری پارێزگاکە پێویستە ئەوەنە سەرپەرشتیاری هەبێت و بە پێی ئەو ڕێنمایی کە دەرچووە هەندێک لە پرۆژە گەورەکان زیاتر لە سەرپەرشتیارێکیان هەیە. مەرجنیە یەک پرۆژە سەرپەرشتیارێکی هەبێت. پرۆژەی استراتیجی گەورە هەیە لە هەرێمی کوردستان وەکو پرۆژەکانی بەرهەمهێنانی هێلکەوە پرۆژە گەورەکان ئەوانە زیاتر لە سەرپەرشتیارێکیانە بێت.
سپاس بۆ ئامادەبوون و بۆ تەواوی زانێرەکانت بەنازەوەی بینەروبی سەری بنووتەی دکتۆر ئاری بەڕێوەبەری ڤێتەرنەری سلێمانی بوو لەسەر خولەکە دواوە خۆی باسی کرد بۆ 200 پزیشک و 132 کارمەندی ڤێتەرنەری وا بڕارە بۆ ماوەی هەفتەیە خولەکە بەردەوامێت دیارە جگە لە ڤێتەرنەری لە بەشەکانی تری کوشتتوکاڵیشا بە ئاماشێەوە خول و ڕایانان بۆ دەرچوانی بەشە کوشتتوکاڵەکان نەکرێتەوە و دوا بە دوای تەواوبوونی خولەکە ڕیزبەندیەکرێت بۆ دەرچوانی بەشەکان و ئەخرێنە سەر پرۆژە کوشتتوکاڵی جۆرا و جۆرەکان دێمە بۆ لای تو